ئەم هاوڵاتیانە سەرەیان گرتووە بۆ فرۆشتنی دۆلاری ئەمریکی کە ئێستا بەهاکەی بە شێوەیەکی خێرا بەرز بووەتەوە. ئەو بەرزبوونەوەی لە نرخی دۆلار بازاڕی شێواندووە و هاوڵاتیان ناتوانن وەک هەفتەیەک لەمە و پێش خواردەمەنی و کاڵای ڕۆژانەیان بکڕن، چونکە بەشێکی زۆری کاڵاکان بە نزیکەی لە 120 نرخەکەیان زیادی کردووە. زۆربەی ئەو کاڵایانەی لە بازاڕدا هەن لە دەرەوە هاوردەکراون و بە دۆلاری ئەمریکی لەلایەن بازرگانەکانەوە کڕدراوە. گرانبوونی کاڵاکان هۆکارەکەی بۆ دابەزینی بەهای دیناری عێراقیە لە بەرامبەر دۆلاردا. وڵای من ئەمڕۆ هاتم تۆ شت بکڕم مەسەن کارتۆنی ساون و کارتۆنی تایت و ئەم بابەتانە هەموو شتێ لەمانە 4000 و 5000 و تا 6000 چۆ دەستەر ئەم بۆ شوەیە بعد شتێکیش تەقریبەن هەروەکو خۆی وایە، یعنی هیچ گران نەبوو، هەر ڕۆژان چۆم ئیسەجەر وایە. من خۆم تەمەن فەرمانبەرێکم خۆشتان نەزانن ئەم معاشش کەم بە 2 مانگ جارێ ئەێن و بە لێبەڕینیش و کاریگەری هەرە بێت. بەشێک لە خاوەن کۆگاکانی خواردەمەنی و کاڵاکان دەڵێن ئاستی فرۆشیان گەشتووەتە سفر و بازاڕیان وەستاوە. موچەخۆر موچەی نییە، باری دارایی خەڵک زۆر ناڕەحەت و خراپە، شتەکانیش زۆر عنی سیارەکان گۆڕانکاری بەسەر هاتووە. من شتمەیە فرۆشتمەوە بەگەڵای 125 فەرمون گەڵای 145. ئەم جارە کابرا بێتەوە 145 گەم 145ەکەش یعنی مستەخیر نییە، تۆ بە 145 لانە بیانی بە 150 یعنی یاریەکە بۆ ئێمە زۆر خراپە، بۆ خەڵکیش خراپە، بە تایبەتی خەڵکی فەقیرە بە باجەکەی بە. بەڕێوەبەرایەتی چاودێری بازرگانی سلێمانیش دەڵێت بەردەوام دەبن لە چاودێری بازاڕ و ڕێگر دەبن لە بەرزبوونەوەی زیاتری نرخەکان. ئێمە نرخ ناین بە هیچ شوێنێک، خۆتان نەزانن لەبەرەوەی سەرجەمە و شمەک و کاڵانی لە بازاڕەکانە هەیە، منافەسەیەکی زۆر هەیە لە بینی کۆمپانیاکانە، هەم لە ڕووی کوالیتی و هەم لە نرخەکانە. بەس ئێمە بە چاودێری گوردی بازاڕەکانەکەین. بۆ نمونە ئەگەر بزانین لە هەر شوێنەکە لە جۆرێک لە ئایتم لە برنجیان لە زەیت نرخەکان لە شوێنەکە بە 1000 دینار بێت، لە شوێنەکە بێن بە 1500 بە 2000. ئەوە ئێمە یەکسەر بڕارمان هەیە بە داخستی ئەو شوێنانە. لەبەر ئەوە ڕۆژانەی جنەکانمە کە سەدای ناو بازاڕەکانەکە و ڕۆژانە ئێمە نرخی سەرجەم شمەک و کاڵا پێداویستی ڕۆژانی هاوڵاتیان وەرەگرین ئەوە دەچوون نرخەکانەکەین. هەج بەرزبوون نرخەکانە ڕووبات ئێمە لێپرسیۆن لەو شوێنە ناکەین. ئابووری ناسێکیش دەڵێت حکوومەتی عێراق بۆ پڕکردنەوەی کوردێنانی بودجە بڕیاری داوە بەهای دینار کەم کاتەوە، ئەوەش بە مەبەستی ئەوەی پارەی زیاتری دەست بکەوێت و موچەی فەرمانبەرانی پێ بدات. بڕیارە کاریگەریەکی زۆر نەرێنیە بێ لەسەر ئاستی بژێوی ژیانی خەڵک بۆ لەبەر ئەوەی بە هەمان شێوە چۆن ئەو نمونەی سادە و ئاسایی منهێنەوە تۆ بەڕێزت 1250 دینار ئەدەی بە شمەکێک کە ئێمە زۆرینەی شتەکانمان هاورد ئەکرێت لە دەرەوە هەر بە دۆلار حساب ئەکرێ بۆ کڕینی شمەکێک بە دۆلارێک 1250 دینار ئەدا پێشتر. ئێستا بێ 1500 یان زیاتر بدەی بۆ کڕینی هەمان بابەت. لە بەرامبەر ئەم دابەزینی نرخی دینار بەرامبەر بە دۆلار یاخود زیادبوونی نرخی دۆلار بەرامبەر بە دینار والێت کە ئیتر فەرمانبەر ناتوانێت وەکو جاران یاخود موچەخۆر وەکو جاران شتومەک بکڕێت. بانکی ناوەندی عێراق با بڕیارێک نرخی 100 دۆلاری ئەمریکی بەرامبەر بە 145,000 دیناری عێراقی جێگیر کرد، هەرچەندە نزمبوونەوەی بەهای دینار لەلایەن حکوومەتی عێراقیەوە بڕیاری لەسەر دراوە، بەڵام با بڕوای بەشێک لە ئابووری ناسان ئەو هەنگاوەی حکوومەتی عێراق کێشەدارەیەکانی چارەسەر ناکات. ئیحسان سابیر، NRT سلێمانی.